سڵاوتان لێبێ بەڕێزان. نرخی سوتەمەنی و کۆبینین بە بەردەوامی لە وڵاتی خۆمانە کێشەی لەسەرە. زۆر جار گرانبوونی نرخەکان واکات کە هاوڵاتیان تووڕە بکات. لە ئێستاە کە نرخی بنزین ڕادەیەکی زۆر بەرز بۆتەوە ناڕزایەتی لێکەوتوەوە. من دەمەوێت لەگەڵ هاوڵاتیان قسە بکەم بزانم سوتەمەنی بەگشتی تا چەند نرخەکەی کاریگەری لەسەر ژیانی تاکبەتاکی ئێمە هەیە. بۆچی جیاوازی نرخە بینین لە سوتەمەنی لە نێوان حکوومەتی هەرێم و حکوومەتی عێراقیە. ئەوەی کە لە پێشووتر باسەکرا حکوومەتی هەرێم 50 ساڵ لە پێش حکوومەتی عێراقیەوەیە، ئایا ئەم نرخە چیمان پێڵێ؟ ئەم پرسیارانە و کۆمەڵی پرسیاریتر لە هاوڵاتیانەکەم ئێوەش بینێری بەنامەکە بن فەرموو. نرخی سوتەمەنی بەرز بۆتەوە بە شێوازێکی گشتی. تا چەند تاسیری لەسەر ژیانی تاکبەتاکی ئێمە هەیە؟ گرانبوونی نرخی سوتەمەنی بنزین بێ نەوت بێ هەموو شتێ تەسیری لەسەر چینی فەقیر هەیە. چارەسەرەکەی چیە لە وڵاتە؟ بە دیاریکراوی بۆ نمونە ئێستا بنزین گران بووە، تاسیری لەسەر چکایەکی ژیانی ئێمە؟ تەسیری لەسەر کۆمەڵێ خەڵکی فەقیر کە ئێمڕۆ تەکسیان پێ لە بازاڕ و لەسەر ئەو کەسانی کاسبن لە بازار ڕاسواری تەکسیە بن ئەڕۆنەوە داوای زیاترەکەن. ئەوانی شەقی خۆیانە لەبەرەوەی بنزین شتەیە کە ڕۆژانە ئەبێ بەکاری بێنی. ئەو ترێ باز لەوە کرێکەوە گرانبوونی نرخەکە هەندێک سەرچاوە دەڵێن پەیوەندی بە نرخی دۆلارەوە، هەندێک دەڵێن پەیوەندی بە نرخی نەوتەوە هەیە کە گران بۆ ئێستا. بەس پرسیارەکەەوەی بۆ ئەو کاتێک کە نرخی نەوت دابەزی هات بۆ سفر و خوار سفریش نرخی بنزین دانەبەزی. بەڵام ئێستا کە نرخی نەوت بەرز بۆتەوە بەڵام لە بەرزبوونەوەکە یەکسەر گران. جا برای بەڕێزم خۆ ئێستا هەرچیشی دێ نرخی بەرز بۆتەوە. فەرموو تەنێ شیش بە 400 دلار بوو، ئێستا کێ چۆتە 10 ڕەقەم. گرانتر بۆ موادی غیزایی ئەمڕۆ تەمەشاکە هەموو شتێ گران بووە. ئێمە جاران لە فەردەی عەلاقەمانە کڕی بە 20,000 ئێستاکێ بە 38,000 دینارە. هەرچی شتێ گران بوو هەمووی چۆتە سەری. باشە، بەڵام ئێستا دیمان لە تۆڕە کۆمەڵایەتیەکان چەند کیلۆمەترێک لەو لای حکوومەتی هەرێمەوە لەو لای هەرێمی کوردستانەوە بنزینخانەکانی حکوومەتی عێراقی بە نرخێکی زۆر کەمتر بنزین ئەفرۆشن. بۆ ئەم جیاوازیە گەورە هەیە مەگەر هەردووکان لە زانی لە چوێ لە عێراقا با پێ بڵێم یەک حکوومەت نییە، لەوە چێ بڵێم 10 حکوومەتی تیاابێ هەر کەسێ بە ئارەزی خۆی یاری بە ژیانی ڕۆژانی خەڵکەوەکە. کێ زەرمەندیەکەم؟ چینی فەقیر زەرمەندە. فەقیر بەس فەقیر زەرەکە. چارەسەری نییە. هەموو شتێکمان کرد هیچ چارەسەرێکی نەبوو، هیچ ئەنجامی نەبوو. خۆزگە چارەسەری بواە هەموو کەسێ حەزی لە عەدالەتیە، حەزی لە شتی باشە، حەزی لەوەیە کە خەڵک شت بە زیاد نەفرۆشێ. بەس ئیمڕۆ کۆمەڵێ خەڵکی فەقیر زەرمەندە. کیلۆیە مریش 2 هەفتە لەوەم پێش بە 3000 بوو، ئێستا بە 4000 دینارەکە کە باجەکەی فەقیریە. زۆر بازارمان تا پاکی کەوتۆ سەیرکە 3 ڕۆژێ من نچین بۆ ئالۆشە نافرۆشێ لەبەروی هەموو شتێ گران بوو، لەسەر خەڵک قورس بووە. چاوەکەمی بەخێر مامە سڵاوت لێبێ. بەزی بازار چۆنە بەگشتی؟ وەڵی بازار زۆر کزە وەڵا. باشە، نرخی سوتەمەنی بە تایبەتی بنزین بینیمان بەرز بووە. زۆربەی شتانی ئێوەش تەبەن بارالگرەی هێنێت و پێویستی بە بنزینە. تا چەند کاریگەری بووە لەسەر نرخەکە؟ وەڵی براکە هەمووی لەسەر شانی فەقیرەکەوێت. زەرمەندی یەکەم فەقیرە، چینی فەقیرە. ئارە وەڵا کابرا دەرامەت کەم دەرامەتە و کابرا کەسابەتەکەی نامێنێ و معیشەتی ناڕوا بەڕێوە نامیوەکە لە من کڕێ. کابراکە ڕۆژانەیشی دەست نەکەوێت چێ بۆ کرێکاریشی دەست نەکەوێت نا لە من میوەکە بکڕێ، یا من ناشم گۆش کڕم مریش کڕم دەستم نەکەوێت. ئیشیش بەعام کەس بۆیە خەڵک کەس بوو. ئارە وەڵا. باشە، لە تۆڕە کۆمەڵایەتەکان بینیمان لە چەند کیلۆمەترێک لە وڵاتری هەرێمی کوردستانەوە نرخی بنزینوان بینی بە 450. لەناو هەرێمی کوردستانە لە بنزینخانەکانە بە نزیکی 750 بۆ 800 دەفرۆشی. ئەم جیاوازە گەورەیە بوو. براکەم ئەوێ حکوومەتی عێراقیەک حکوومەتە و یەک قەرارە. لێرە حکوومەت سلێمانی حکوومەتێکە لەولێر حکوومەتێکە هەر کەسە بارزی خۆیانە حکوومەتی دیانە کاکە. بۆ جیاوازی هەیە مەگەر هەردووکیان ینی لەژێر سنووری حکوومەتی عێراقیانە. بەڵام ئەم هەرێمی کوردستانە بەس بتەوێ نەتەوێ حکوومەتی عێراقی عایدی وڵاتی عێراق. کاکە گیان بدەوێ نەدەوێ ئەم حکوومەتی کوردی خۆمان حکوومەتیاتی ناکەن، بەرژەوەندی خۆیان و حیزبایەتیە.
والله بۆ فەقیر هەوڵ چاودێریە و نرخانە بکەن خۆیانن کاکە شێر خۆ من تۆ نین ئەوان بەدەست خوانە خوان وای لێکن سوتەمەنی خوانە هێنن خوانەی فرۆشن خوانە دوای هۆکاری چی ینی بۆ نرخەکە ئاوا ئێستا بەرز بۆتەوە آخر براکەم لێپرسینەوە نییە ئەمە لێپرسینەوە ناکەن لە خەڵک ڕقابە نییە بەسەر خەڵکەوە خەڵ بە ئارەزی خۆیەتی ئەوان دیدر بە ئارەزی خوان خەڵە شتێنێ بگرانێکا و حکومت نییە لێپرسین خۆی حکومت ئەبێ حکومەتی عدالەت دەبێت لێپرسینەوە بکە لە کوردستانە حکومت نییە حیزب نرخی سوتەمەنیمان بینیە گران بووە تاسیری لەسەر چ شتێکی بازە من نەسیارەشم بێ و نە تەکسیشم بێ کاریگەری هەبوو لەسەر ژیان خەڵک بەگشتی بە کاریگەری هەبوو چۆن لەسەری هەبوو کاکە جاران نەفەر بە 3000 ئەی بردین بەسەن بۆ لای تاکسی بەڵە باسی تەکسیەکەین بەڵام ئێستا کاریگەری هەیە لەسەر خەڵکەکە ئێستا لیترێ بانزینەوە بە 700 دینار ئێتاوان کاریگەری هەیە لەسەر نەفەر لە تۆڕە کۆمەڵایەتەکان بینیمان لە چەند کیلومترێک لەو لای حکوومەتی هەرێمەوە لە بەنزیخانەکان بە 450 فرۆشرا باشە بۆ ئەم جیاوازیە گەورە هەیە لە ناو سنووری هەرێمی کوردستانە ئەبێ 750 دینار بێ چەند کیلومترێک ئەولاتر ئەبێ 450 بێ ئەم جیاوازی نرخە بۆ لە وڵاتی جیاوازێ هەیە کاگەجی ئینسا بۆ نمونەکە لە قەزای شێخان دوو ئیدارەیە دوو ئیداریگان سەر بە هەرێمە لێدرێ بانزین بە 700 دینارە ئەوەی سەر بە مووسڵە لێدری بە 450 دینارە مەنا لێرە فەرقەکەی جیاوازی هەیە کاکە چۆن نیەتی کێ بێ چاودێری ئەمە بکە کێ بێ ئەمانە ورد بێتەوە تاوەکو لەسەر خەڵکی فەقیر نەکەوێت کاکە کێش بە کێ ئەڵی چاودێری کە کاکە بە کێ ئەڵێ لیژنەی چاودێری بۆ نمونە نرخەکان چاودێری کێ کاکە ئەم دەسەڵاتەیە کاکە ئەم دەسەڵاتەیە کاکە بە کێ ئەڵێیت ئەوەی کە من بازرگان کاکەژ ئەوەی من بیستمە باز لەوەکەن کەوامە پەیوەندی بە نرخی نەوتەوەی نرخی نەوت گران بۆی بۆ نرخی بازینیش گران خۆ بڕوانەکەم پەیوەندی بە نرخی نەوتەوە بێکەوەش ئەمانە ئارەزوی خۆیانەکەگەن ئالە بیانەوە بەرزیەکەنەوە بیانەوە نزمیەکەنەوە بەشێک لە هاوڵاتیان ئەو وەڵامەش باسەکەن کەوا ئەگەر نرخی نەوت بەرز بۆتەوە بۆ لە بەنزیخانەکانی حکوومەتی عێراقیە لەوێ 450 لەوێ بەرز نابێتەوە بۆ لە ئیلێرە بەرز ئەم فەرق و جیاوازیە گەورەیە کێ ئەبێ کۆنتترۆلی بکە لێرە جەماعەتێکی مافیای بن بەڕێوە ئەمانە لە جەماعەتێکی مافیای بن بەڕێوە هەنە بەرزنگار کاکە بۆ مەسەحەتی خۆیان بەلایەنەوە گرنگ نییە ملت سعر بەرز بێ بەرز نەبێ ئەمە ئارەزی خۆیانەکەیان بەڵام لە ئەو خەڵکە بێ باجەکە ئێمە بدا خۆ هاوڵاتی باشی بەکاکە تۆی لە ئالێرە سەری کابراڵە بە 500 و با تاکمان وڵاتی مناڵەکە لە بە 400 دینار ئێوانە سەر گۆڕاوە نرخ تاپانسە گۆڕاوە کاکیجان ئاسا بە 3000 بە 2000 بدی بۆ بەڵای بۆ کانیبایە بۆش هەر شوێنێکی تر پێویستای بەڵام ئێستا سارەکەی گۆڕاوە کاکە کابراژەڵی کاکە بنزین گران بووە حەقیشێتی کاکە لە 450 دینار بۆ بە 700 دینار ئەمە کاریگەری هەیە نرخەکە دوو قات بۆ لەس بۆ ئەمەشیە بێ باجەکەی بە خەڵکی فەقیر بیە وەڵای کاریگەری چیە من ئیسا خۆم خودی خۆم سارم پێ نییە بەس برام برادرم کەسم ساریان پێ سارگانە لەبەر درگاگا وەسانوە تێگەیشی ماتۆڕیان کڕیوە هەر بە ماتۆڕ هاتوو چۆ گرانی نرخی ئارەوەڵا هەر لەبەر قاتری بانزینەکەی قرماقول نییە لەگەر بە 450 دینارە لێرە بە 750 دینارە کوامەی خراپە کە ئەم جیاوازیە لە نرخا بۆ ینی بۆ ئەو جیاوازیە گەورەیە لە نرخا بەدیەکەین لە نێوان بۆ نمونە سنووری هەرێمی کوردستان لەگەڵ سنووری حکوومەتی عێراقیە بۆ لەوێ هەرزانترە بۆ لێرە گرانتر وەڵای گرانیەکەیش نرخێکی کەم نییە لە 450 بۆ 750 دینار نزیکەی 250 دینار فەرقی هەیە ئارەوەڵای کۆمەڵێ مافیان تێگەیشتی درۆیە بەخوا لەگەر ڕێزمە هیچ بەدەست ئەم لاولانی هەمووی ئەو هەوڵ بۆ خۆیە ئەو هەوڵ بۆ خۆیە تێگەیشتی لە ناو بەڵام بسا ئەوەی کە بەرپرسان باسیەکەن ئەڵێن پەیوەندی بە نرخی نەوتەوە هەیە نرخی نەوت بەرز بۆتەوە بۆیە نرخی بنزینیش بەم شێوازە بەرز بۆتەوە نەوەچێنەوە دەگەر لەلای خۆیانە تێگەیشی هەری خۆیانە چی بەرز بێتەوە هەر بە بەلاش دەستیانەگەی و بە گرانە ئەیخەنەوە بازار و یەنەوە بە میلەت ئەخر نەوت بەس بە تۆ ئەڵێم من ئەیفرۆشم نەوت هەر خۆیان نین خۆیان هەڵێ گۆزن لەو ژێر عەرزە و بە پارەیەکی زیاترە یێنەوە بە خەڵک ئێستا کێ باجی ئەم جیاوازی نرخە گەورەیەدا کێ باچی ئەم گرانیەدا بەس فەقیر و هەژار ئارەوەڵا خۆم من نیم ئەگەر نەوتەکە بەدەست منە وعدی پێ و بێنە بەرمیلی من یەک بەرمیل نەوت دێم بە 250 دینار تێگەیشی یەک بەرمیل نەوت دێم بە 250 دینار ئەوەمان بینیوە لە هەندێک وڵاتی بە تایبەتی دراوسێش ئەو وڵاتانی کە نەوتیانەیە خەڵکەکەی لە ڕووی سوتەمەنیەوە هیچ مشکلێکیان نییە بەڵام وڵاتی خۆمان سڕایە و نەوتە زۆرش کە لە وڵاتمانە و سامانە سروشتە گەورەیە هەتا ئێسش کێشەی سوتەمەنیمان ئارەوەڵای تەبعەن ئەی تەبعەن ئێمە
تۆ ئەمە عیبە نییە بۆ حکوومەتی هەرێم زۆر عیبیشە چۆن عیب نییە زۆر عیبیشە تێگەیشتی خۆمان ژێرمان نەوت و ئاو بانزین و هەمووش و نەوتی ڕەش و هەموو شتێکە ئەینێرینە دەرۆ لە دەریشۆ بە تەنکەر بۆمانە نێرنۆ تێگەیشتی ئێشتا بەگران تێگەیشتی وا بینێت تۆ لە وڵاتە لە وڵاتێکی ئەوروپی لە هەموو شوێنە بانزینەکان باڕ نەکەم بەقی بانزینی ئەمە گران بێت تێگەیشتی لە هوی هیچ شوێنەکە بەقی کوردستان بانزین گران نییە گاز گران نییە سوتەمەنی گران نییە تێگەیشتی وەڵایی بەبیلای خۆم بە چاوی خۆم بینیمە لە ژووری میوانەکە سوێن بە گەورەی خوا بە مقەبا و بەدار خۆی گەرم کردو لەو ژوورە ماڵە ئاوا بێ نەودی نەبووە وڵایەتر بێ حکوومەتی براکەم بە شێڵی بەم نەڵی بڕۆ بەوانە برەگە لە دەسەڵاتە ئەو تا من ماڵمان لە سەدەگەی قسەژە فەرمی ڕۆژی وایە بە سێ و نیوێم بۆ بازار کەەوە سەدەگەی دوو دەخڕێ بۆ وەڵاوان زینگران ئێمە بڵێم چیکار یەکسەر نرخی تاکسیەکە گران ئەچی شیر و دایبێک ڕێکاکە بۆ گران بووە وڵا گەڵا بەرز بۆ ئێمە بڵێم چیکاکە هەموویشی بۆ کوێ گەڕێت بۆ فەقیرەکە بنا کابرای دەوڵەمەند کێشەی چیە باجەکە بێر فەقیر لترێ بە 2000 بێ بە 5000 بێ ئیکڕێ بەزێ فەقیرەکە چی بکە ئەوەی کە باس کراوە هەندێک لە بەرپرسان ئەڵێ نرخی نەوت بەرز بۆتەوە لە بۆرسەی عالەمیە بۆیە نرخی بەنزینش گران بوو تا چەنە وەڵ ئەم با بڵێن وەڵامە قەنەعەت پێکە سەیلانی خۆیان بڕای پێ بگەن کێ بڕا بە قسانە چی بڕای پێنا نایکە کاک ئۆتەڵ خۆمان بەقەدەرەوە بەحری دوکان نەوت و ئەو هینمان هەیە گازمانێ ئاومانێ کورە هەموو شتێکمانی هیچی نی زستانە ئەڵێن هاوین کارەبا چاکە بینە هاوین ئەڵێن زستان چاکە بێت ئەوە تا ئاوە نییە و کێشەی ئاویژێ ئارە وڵای ترەڵیچ دەسەڵات نییە بە کێژەڵی مەگەر خی گەورە حەقسێنێ پرسیارێکی جدی ئەمە عیبە نییە بە وڵاتێکی وەکو ئێمە کە سامانێکی سروشتی زۆر گەورە لە ژێر زەویەکەمانە هەیە بەڵام هەتا ئێستش کێشەی سوتەمی عیبێ ئەو هەموو بارانە باری هەمووی ڕێی دوو بەندایان دروست نەکرەوە تا ئێستا داوای ئەو لە ئێران نەکەن ئێرانیش نایی ئارەوەڵا عیبێ بەزیتر بە کێڵ ئێستش کێشەی سوتەمەنیمان هەیە و چەند ساڵیشە نەوتە بڕۆ نەوت بڕە بە 120 بەرمیل لێ ناکرد لە زستانی شەر بە سەحرێ ترەڵی چی مەگە بڵین خوا چاچی سەر چییە بەڕایەوە وڵی چارەسەر چێت چیمان پێکەکە ئەو خۆپشاندانە خەڵک کردی ئتت چیەکی دەسەڵات نەوەڵا حلینە یا و کورژن یاوە تا سزن دەگەن و ترەبێ بۆ خۆ بێ دەنگی دانیشتی تو بە عقلی تۆ ئەگەر دیقەت بدەین لە تۆڕە کۆمەڵایەتیەکان بینیمان چەند کیلۆمەترێک لە وڵاتری سنووری هەرێمی کوردستانەوە نرخی بەنزین بە 450 دینارە کۆمەڵێکی زۆر لە شۆفێرەکان چوبوون بۆ وەرگرتنی بەنزین لەوێ و هەندێک لە بەرپرسانی حکوومەتی هەرێمیش باز لەوەکەن کەوا گرانبوونی نرخی بەنزین پەیوەندی بە نرخی نەوتەوە هەیە بەڵام پرسیارێکی ترێتە پێشەوە بۆچی ئەو کاتەی کە نرخی نەوت هات بۆ سفر و خوار سفر نرخی بەنزین هەر گران بوو نرخەکەوەکو خۆی مایەوە بەڵام لەگەڵ گرانبوونی نرخەکەیە دەوتر یەکسەر نرخی بەنزین پەیوەندی بەوە هەیە ئێمە بەردەوام بین بەڵامەتینە لای ناوبڕێک و ئەگەڕێنە وڵات لە دوای ناوبڕەکەەوە سڵاوتان لێبێ دەمەوێت لەسەر نرخی سوتەمەنی بەگشتی و کاریگەری لەسەر ژیانی تاک بەتاکی ئەمە قسە بکەم لەگەڵ هاوڵاتیان بزانم تا چ ڕادەیەک نرخەکان پەیوەندی بە ژیانی ئێمەوە هەیە بۆچی جیاوازێکی زۆر لە نرخ دەبینی لە سوتەمەنی لە نێوان حکوومەتی هەرێم و حکوومەتی عێراقی ئایا ئەوەی کە باز دەکرا حکوومەتی هەرێم 50 ساڵ لە پێش حکوومەتی عێراقیەوەیە ئەم نرخە وەڵامی داچەوە یا خوددا لەگەڵمانە وڵاتی خۆمان وڵاتێکی سامانی سروشتی زۆر دەوڵەمەنە باشە دەبینی لە وڵاتانی کە ئاوا بە سامانی سروشتی وەکو نەوتمانە دەوڵەمەند خەڵکەکەی کێشەی سوتەمەنیان نییە ڕەنگە کێشەی تریان هەبێ بس کێشەی سوتەمەنیان نییە بۆ نمونەوەکو ئێران سەرڕای ئەو ئابلۆخە ئابرێ گەورەش لەسەرێتی بەڵام لە وڵاتی خۆمانە هەتا ئێستش دەستانە کێشەی نەوتمانەیە لە ئێستێشە کێشەی مەنزینمان هەیە هۆکار چییە یعنی ئێمە هەتا ئێستا نەمانتوانێت دوای 30 ساڵ حکومڕانی ئەو کێشەی سوتەمەنی حەل بکەین والله ئێمە حکومەتەوەمان باش بۆیە داتوانین خۆی ناتوانین ینی ئەوە کەی قورسە ئەوەندە لە سەریان نەتوان ئەوە حەلکە ئەگە قرس نەبیان کرد قرس نەبیان کرد بەس قرس لەسەریان باشە بۆ نمونە چ وڵاتێکی ئابلۆقەیەکی ئەوە ناڕەحەتی خسپێ سەر حکوومەتی هەرێم کە نەتوانێت میشە بکە هیچ کەس بەس خۆیەتی هەنا خۆیان خۆمانین کێشە خۆمان خۆمان کەس نییە کێ باشە بەڵام بیستمانە لە پێشووتر هەندێک لەو بەرپرسانەی حکوومەتی هەرێم بیتویانە حکوومەتی هەرێم 50 ساڵ لە پێش حکوومەتی عێراقیەوەی
بەڵام لە ئێستا بینین نرخی بنزین لە حکوومەت عێراقیە بە 450 حکوومەت ئێرەما بە 750 ئایا ئەمە پێشکەوتنەکە لە گران بوونە یانی نەوەڵام من لە دوای حکومەتی عێراق شوێن نەکرد خۆی قەزەی کاکە قەزەی حکومەتی خۆمان کاکە پلانمان نییە پلان ئەین خۆمان پلانمان نییە وەزارەتێکمانەیە نایە وەزارەتی پلاندانانە وەزیری هەیە و موچەیەکی باش وەرەگرێت هەرێکی بخۆی حکومەتێکە لێرە حکومەتێکە لەورە حکومەتێکە ینی ئەم لە کوردستان ڕەنگە دا حکومەتی دیابێ بێت وایە بێسەروبەری هەیە ئارە وەڵڵا هەموو وای کردم جیاوازێت بەڵێ زۆرش یەکێک لە بەرپرسەکان باز لەوەکە کە گرانبوونی نرخی بنزین پەیوەندی بە نرخی نەوتەوە هەیە ئەڵێ ئەم هۆکارە بۆتەوە ئەوەی کە نرخی بنزین گران سە بڵێن لە کەرکووک لە جنوب هەر عینی حساب 450 و هەر عینی نەوتەوە هەر عینی بڵێ وڵاتیشە ئێمە هۆکاری گرانبوونی خۆمان لێوە گران نابێ بەس لای خۆمان گرانە بێت ئەخ هۆکاری خۆمان نیگاکە خۆمان پلانمان نییە بۆ بەرزبوونی هەموو شتەکان پلانیە پلانی ئارە وەڵڵا واتە بێت چی بکرێ بۆ نمونە تا کۆنتڕۆ ئەم کێشەی ترتەواو بێ ئەوە نەمان قسە لەسەر کردی ئەمە قسە لەسەر کراوە ینی هەتا قسەکەی بە فایدەیە هیچ فایدەیەکی وڵاتیەک پێت وایە حەل چییە؟ وڵای حەلینی نەعش بلا حەلینی ئێمە سی ساڵەما حەلنەوە تا لەکوێ حەلەکرێ یەک کاریگەری زۆر گەورەی هەیە هەچی جلم و جوڵ و بازار و کەسابەتێ وەستانوێتی حەبی پەیوەندی بۆەوەیە نەبوونی مەعاش گرانی سوتەمەنی هەمی تەواو خەڵکی وڵاتەکەشی گوێران کردووە ئێستا نرخی بنزین نەبینین لە سنووری خۆی تێپەڕیوانی گرانتر بووە ئەمە بەگشتی لە بازار هەست پێکەی کە نرخیش کەلوپەلی گران کرد بێ شتەکانی بەرزبوونەوەی ئەم دۆلارە حەچی ئەوەی کە ئینسان پێویژی گران بووە بنزینەکەش گران بووە چکە هەچی شدەیە لە کاکێمە بەگەڵای کردین ئەی خاتە سەر برنج ئەی خاتە سەر ڕۆن ئەی خاتە سەر چا ئەی خاتە سەر هەموو پێداویستی ژیانی ڕۆژانەی خەڵک لە تۆڕە کۆمەڵایەتەکان بینیمان چەند کیلۆمەترێک لە وڵاتری حکوومەتی دەرەوەی سنووری حکوومەتی هەرێمی کوردستان بنزینخانەکانی حکوومەتی عێراقی بە 450 بۆچی ئەم جیاوازیە گەورە هەیە لای ئێمە 750 لێوە 400 ئەم فەرقە ئێستاڵەن دانیشتوانی هەرێمی کوردستان 6 ملیۆنە من قەت بۆ قسەیە ناڵێم ئامین ئەڵێم ئەم هەرێمی کوردستانە دوو ئەو نێسین خەڵکی تایە ئەمە بوو بە چی کاکە ئێمە چەندین بیر نەوتمانەیە بۆ ئایسا بە 250 بواە ئەبایە لیترێ نەوت بنزین گاز بە 250 کەمتر بووە چکێمە خۆمان دەریێنی ئەو پرسیارێکی جدیەتە پێشەوە ئەمە عیبە نییە بۆ حکوومەتی هەرێم کەوا ئێمە خۆمان خاوەنی ئەو سامانە سروشتێک گەورەین بەڵام هەتا ئێستش کێشەی سوتەمەنیمان هەیە لە زستانە و کێشەی بنزینمان هەیە لە ئێستا کەسی دڵسۆز نییە سەرپەرشتی ئیدارەی وڵات کات دڵسۆزمان نییە ئەگەر تەنیا یەک سەرکردە و یەک قائید هەبوایە کە وڵاتی ببردا بەڕێوە دوان بە ئازارە بە تاکید وڵات ئاوا بەم هەدارە ناچوو کوڕمێتم بە چیە تۆ باسی کوێمیانەکەی بەس پێم بڵێ خواوەکی یەکێکیان خراپترن ئەمانە کێکردوونی بەستەرکردە مەگەر خۆمانەوە هەڵمان نەبژاردن سەکە و زۆر ماقولە سەر و سەر چاوم ئەم دوو حیزبێک کە تۆ باسیەکەی خواوەکی هەتا حقی ڕۆژی قیامەت هەتا دنیا ئەمانە چاک نابن کورە کاکەمانە چاک نابن کورە خەڵک خەتای شەباکەی خۆمانە خەتایم خەڵکەیە خەڵک چی بکە بۆ نمونە خەڵک خەباتی کرد چەکداری کرد بۆ نمونە خۆی داوەکەی کاکە لە برتی دەنگی بۆ بێ قۆنەرەی بۆ خەسەر موئینەکە قۆنەرە بخەرە سەر ئینەکە ئەوە کێشەکە حەلەکات بەوە ئەگە من نەچم تۆ نەچی ئەو نەچی حکومەت چاکیانە ناسێ حکومەتی بەخەلە من تۆ باشتریە ناسێ ئیتر بۆ مەسەری خۆما بێشێنین باوکم سوێن بەخوای حکومەتی عێراقی زۆر لە من تۆ باشتر دەزانێت ئەگەر خەڵکی هەرێمی کوردستان نەچێ بۆ دەنگدان حکومەتی عێراقی دێت ئەمانە لاوە ئەمانە دڵنیای بەشکاون زۆریان نماوە زۆریان نماوە باشترێ ئەمە کوردێک حکومان بکایە عەرەبێک بێنی وەڵڵاهی سوێن بەخوا پێم خۆشە عەرەبێ بیکە زۆر مرتاحم عەرەبی بیکە قەستم بەخوا ها خواوەکی قورعانێ بۆ خۆم 100 بۆم لە عتابێکە ئەگەر بۆم نامن پیاونی ڕۆژگارێک بوو ئەم خەڵکەی خۆمان ئاوا تێخواست کە کورد خۆی حکمی خۆی بکە باوکم سوێن بەخوا عەرەبەکە زۆر باشترە کورە من دەستیشی ماجەکەم کورم دەستی ماجەکەم بۆ ئەوەنە ینی ئەوەنە ڕخت پرسیارە لە جەنابە دەکەم عەرەب بێت وەرە تۆ ڕێ لە عەرەبەکە بگرە ڕێ لە عەرەبەکە بگرە بانێ بزانە چی لێت
بۆ خەڵکی عەرب کە یەنە کوردستان یەنە ئەم هەرێمی کوردستانە هەموو تێر و تۆقن و ئەچن بەم لاولایە ئەی بۆ خەڵکی سلێمانەیەکە نابینم هاوڵاتیە پێ بکەنەیە زەلامێکم پێ بڵێ دەیچەکەم پێ بڵێ چەکەم پێ بڵێ بابای من هەتایرە مادوی خینکاوین بە قوربان ئەمانە با پێون بەحسا بۆ کورد ناکەن سا بۆ میلەت ناکەن ئەمانە بە ئارەزوی خۆیان هەڵسوڕێن بەس سەرکردەکانمان لە خۆمانە لە نەتەوەی خۆمانە کوردن وەرە منەوە پەنجەیە بڕم بۆ کوردی بەم ئەی بڕم هەرەی بڕم ئەیکەم چاویانای بۆیان بکەم ئەمەگەر هاوزمانی خۆمان نینەمان بامش گۆرە من شانازی بە عەرەبەوەکەم عەرەب بەس عەرەب باشە بۆ ئێمە خوا ئاگای لێ بەس عەرەب باشە خۆمان ناتوانین حکومی خۆ وەڵڵا نەبەخوا یەک پرسیار لە جەناب دەکەم حەزەکەم لەم کامێرەی جەنابتانەوە سوێن بەخوا بۆ ئەو قسەیە پرسیارە ناکەم بۆی کە خوا نەخواش بڵێ حالاسە بەخوا حەڤە ساڵم هەیە حەڤە ساڵ پێشمەرگەی چێتی نیشتمانی کوردستان بووم برینار کراوم بە تەحداکەم ئەوە مەنەفم هەیە ئەو هەمیان نەزانن هادی کوچیان بۆ کردوم برینداریش بووی بریندار بووم 250 لەم حکومەتە هەبێ تەحداکەم تەحدا لە یەک بەیچیان دەیگوێچانم پێ بڵێ دەی کوێمان بیاسنگ دەرپەڕێنن کەسیشمان هەیە برینداریش نەبووە و لە جێگەی شامردۆ کراوە بەشەی براجان من 16 ساڵی ڕەبقم هەیە مەنەفم هەیە مەنەف مسابقەم هەیە لە ناوی یەکێتیە دەیکوا یەکێتی چی بۆم کرد کوامە یەکێتی چی بووم یارێمی چی بۆ نەکرد دڵم هێشاوە کاکە عاجزم زۆر عاجزم لیان بە قوربانێ بم من لەسەر یەکێتی ئەو بە یەسای یەکێتی پیان کردیم کەس پێی نەکردم کاکە برام خۆم ئەوم وەرە بزانە پرشایە دەبێنم ئەوەی لەسەر یەکێتی بە منیان کرد کاکە باشە چارەسەری مۆزە بە چیە کرێت جۆرە لە جۆرەکان خەڵک بەحەسێتەوە ئازیزی حەسانەوە قەبر مەکە بەس لە قەبرا تۆپ حەسیتەوە بە هەموو تەمەنێ ناحەسیتەوە بە هەموو تەمەنێ ئەوە من ئامادەم بۆ هەموو شتێک ئامادەم من باشیانە نازم بەخر بەو شێوازە بێئومێدیش نەبی زۆر بێئومێدین زۆر ناڕەحەتین زۆر لە ژیانێکی زۆر سەختاشین یعنی بەڕاستی من شخصی خۆم کابراایکی وەستای گەچکاری ئاگادار بە کابراایکم کرێکاریەکەم شانازی بە ئیشەکەی خۆمەوەکەم زۆر مرتاحم پێی زۆر مرتاحم لەوانی کە ئێستا دەستیان بۆ پانکەمەوە بچم دەستی ئەم ماسکەم دەستی ئەو ماسکەم 100,000 بڕێتەوە من شانازی بە ئیشەکەی خۆمەوەکەم ئەوەی کە ئەبینی لە وڵاتانەی کە سامانی سروشتی وەکو نەوت و ئۆشتانیان هەیە خەڵکەکەی بە عام کێشەی سوتەمەنیان نییە بۆچی وڵاتی خۆمان تا ئێستا نەیتوانی ئەم کێشەی حەل بکەن والله خەڵکی مۆفاکتەرە دەست مەسولین دای مەسولینیش ئەوە ڕەن بە خەڵک دەکەن ئەوە فاکتەری سوتەمەنی دەست خەڵکدان نیە لە دەست حکومەت سیستەمی دوی لە پرسەکان بڕێوی دەبن پرسەکانیش بەو شێوە تەعامڵی خەڵک دەکەنەوە ئەزینە خۆی حکومەت دەبی یاسانکاری بکە لەو سەرانە وانە ئێستا ئەوەی کە یەکێک لە بەش پرسەکان باسەکات دەڵێ گرانبوونی نرخی بنزین پەیوەندی بە نرخی نەوتی عالەمیەوە هەیە یەکێک لە وەڵامەکانیان ئەمەیە بەڵام بۆچی لە ستنووری هەرێمی کوردستان بترازێت دەبین نرخی بنزینەکە 450 بۆ ئەوێ گران نابێ بەڵام بۆچی لای خۆمان یەکسەر کاریگەری دروستە بۆ کەدا دەبەزی دای نەبەزێنە هات بۆ سفر ئەو کاتە دانەبەز وانە ئەگەوە بێ کات دەستەوە لە سیستەمی وێن لە عالەمە وێ دەبەزی کاتش کەدا دەبەزی لێکۆن ئاپەیدا بزێنە بەزەو کاتی دانەبەزی لێکان کە هەستا ئاسانە بەرزکردنەوەی باشە چارەسەری ئەو نرخە چۆن نەکرێ ینی پێ دوایە بێت چۆن حەلێکی بۆ بدۆزرێتەوە کە لەسەر خەڵکی فەقیر نەکرد بەخوا من بڵێم ساسی من نییە برێم قسەی لێ بکەم چکە شتێکی ئینسان دەبی بەس حتمما دەبی حکومەت دەستکاری بکات من قسەشی لێ بکەم چی نازانم برێم بەو شتە بەس حکومەت قوربان جەناب دوو وڵاتێک پێت وایە نرخی سوتەمەی تا چەند گونجاوە لەگەڵ باریدارای خەڵک وڵی نرخی سوتەمەنی ڕاستی گرانە هەرێ وڵات چکە ڕۆژانە ئینسان ڕاستی مەسەف دەکات شتێک ڕۆژانە بی ئینسان ڕاستی بەپێی ئەو دەرامەتەی دێتە دەستی ینی ئەگەر یەک مساوی بکات لەگەر ئەو مەصرفەی ینی بۆی دەرناینی ینی شت زوو گران دەبی بەڵام پارە درەنگ دێتە دەست ڕاستە خۆ کاریگەری لەسەر بازار هەیە مەسەنە کابرا بە 2000 دەچوو بازاری مەسەن تەکسی ئێستا کابرا بە 4,000 بۆی دەرناینی بۆچی ینی وڵاتی خۆمان دەبینینەوە 30 ساڵە حکوم دەکەین لە ڕووی سامانی سروشتیوە نەوت ئێمە زۆر دەوڵەمەنی بۆچی تا ئێستا و کێشەمان نەتوانین و هەڵکەین کە لە زستانە خەڵک نەوتی هەبێ و سیارش بە ئاسانی بنزینەکەی دەست بکەوێت بۆچی تا ئێستا نەماتوانین ڕاستی دەڵێن ئەگەر مەسەلەی کوردی هەیە دەڵێن ئەگەر دار کرمی لە خۆی نەبی 100 سال عمریتی وایەنە ئەمەش ئەحزابەکانی ئێمە ڕازگۆنینە لەگە یەکدی تێدەگەی یەکگر نین ئەگە یەکگر بن هەموو شتێک جێبەجێ دێت پێ دوایە پەیوەندی بە خۆمانەوەیە هەمومان ینی یەکگر نینە ئەگە یەکگر بین دژمنانیشمان ناتوانین زەفەرمان پێ بە یەکگر بین هەموو شتێکمان پێ دەکرێت ئەو جیاوازی گەورەی کە لە نرخی سوتەمەنی هەیە لە نەوت و بنزین لە سنووری هەرێمی کوردستان بە بەراورد بە شارەکانی تری عێراق
ناڕزایەتێکی زۆری هەیە لەلایەن هاوڵاتیانەوە کە باز لەوەکەن بۆچی حکوومەتی هەرێم سەرڕایی ئەو ئەمنیێت و ئاسایشە گەورەی کە سوپاس بخوا هەمانە بەڵام لە نرخی سوتەمەنیە هەمیشە نرخەکە بە گران لەسەر هاوڵاتیانەکەوێت بەڵام سنووری حکوومەتی عێراقی نرخی بنزین نرخی نەوت کە لە زستانە خەڵک پێویستێتی ئەمانە نرخەکەی زۆر کەمە و بە زۆر بە هەرزان خەڵک دەسێکەوە بە جۆرێکە کە لە تۆڕە کۆمەڵایەتەکان بینیمان بەشێک لە ئۆتۆمبیلەکان لەو شوێنانی کە نزیکن لە بنزینخانەکانی حکوومەتی عێراقی پەنایان بۆیە بردو بۆی بنزین وەربگرن هۆکاری ئەوەیشی کە تا ئێستا نەمانتوانیوە وەکو وڵاتیان باسییان کرد نەمانتوانیوە ئەو کۆنتترۆلی سوتەمەنی بکەینەوە هاوڵاتیانی خۆمان کێشەی سوتەمەنیان نەبێت بەشێک لە هاوڵاتیان بۆ نادڵسۆز بوون و دڵسۆز نەبوونی بەرپرسەکانمانە و یەکنەگرتنی ئەو لایەنانەیە کە دەسەڵاتدارن لە ئەم حکوومەتەیە ئاوای کردووە کە جیاوازێکی زۆر لە نرخا دروست بێت و کە بەداخەوە یەکسەر لەسەر هاوڵاتیەکەوێت بە تایبەتی ئەو کەسانی کە شۆفێری تەکسین ڕاستەوخۆ ڕۆژانە پێویستیان بە مەنزینە لە ئێستاە و کە نرخەکە لەسەرەوان گران دەبێت ڕاستەخۆ لە سەرژیانی هاوڵاتیش و ئەو کەسەی کە وەکو نەفەر لەگەڵەوان سەرەکەوێت و پارەکان پێدات نرخەکە لەسەر ئەویش گران دەبێت بۆیە داواکارین هەرچی زۆر چاودێری و نرخانە بکرێت بە جۆرێک بێت کە لەگەڵ ژیانی ڕۆژانی خەڵکا بگونجێت پامی ئەم جارەمان پێشکەشکردن تا بەرنامەیەکی تر و تەوەرێکی تر بەخوای گەورتان سپێرم خواتان لەگەڵ